ئەمڕۆ بەبوونەی نزیکبوونەوە لە یادەکانی ئەنفال و شیمابارانی گوندەکانی قەڵاسێوکە و شێخ بزیانی ئەمڕۆ لە گوندی گۆبتەپا بە هاوکاری دەستگای ژیان بۆ مافەکانی مرۆڤ و گەنجانی گۆبتەپا بەشدار بووین لە هەڵمەتێکی نەمامڕواندن لە شوێنی یاد و بۆنەکانی گوندەکە. دیارە نەمامەکان 108 نەمامن گزارش دەکەن لە 108 شیمابارانی گوندەکە و هەر نەمامێک ئێمە ناوی شەهیدەکەی لەسەر دانین بە بەردێک وەکو تابلۆیەک بۆی ئەم کەسوکاری شەهیدان بتوان سەردانی کەن و خزمەتی کەن و لە هەمان کاتە ئێمە ئەم شوێنە شوێنێکی پارێزراوە لەلایەن سەرۆکاتی شارەوانیەوە هەم ئاودان و هەم پاراستن و هەم باخوانی بۆ دابین کراوە. ومێ دەکەین خەڵکی گۆبتەپە و گەنجانی گۆبتەپە بتوانن پاڵپشتمان بن وەک چۆن پاڵپشت و هاوکارمان بوونە. ساین بەناشتنی 110 نەما کە هاوکاتە لەگەڵ کیمیابارانکردنی 110 شەهیدی گوندی گۆبتەپەیە ئەمڕۆ بە ئامادەبوونی مدیری ناحیە و هەروەها کەسوکاری شەهید و ئەنفالکراوانی گۆبتەپەیە کە لەلایەن ڕێکخراوی ژیانەوە خۆبەخشانی ڕێکخراوی ژیانەوە ئەم پرۆژەیە هەروەکو دیارە بەڕێوە دەچێت. خۆی چاندنی نەمام هەر ڕێکخراوێک یان گەنجانی گۆبتەپە یان ئەو برادەرانی کەوا لە ناحیە لە شوێنەکانی ترەوە هاتوون هەمووی سوودبەخشە و جێگای دەستخۆشیە و کارێکی جوانە و پێویستە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ ئێمە تەنها لەبەر چاوی کامێراکان خەریک نەمام نێشتن نەبین. زۆر جار ئێمە مەسەلەن با بڵێن 50 نەمامێک یان 100 نەمامێک ئەنێژین تەماشاکەین ئەو خەڵکی کە لە دەورین خەریکی ئەوەی لەو کاتی نەمام ناشنەکەیە کە کامێرەکان بمانگەرێ و دیار بین زیاتر ڕووکەشی پێوە دیارە. زۆر ژینگە زۆر گرنگە بە هەر حاڵ دەستخۆشی لە هەموو لایەکەکەم. بەڵام ئێمە لە چوارچەوەی شوێنی ئەم یادکردنەوەی گۆبتەپەی ئێمەیە با بڵێن کە ئەم نەمامانە ئەنێژین کارێکی زۆر باشە. بەڵام لە لایەکەوە لێرەوە کۆنکرێتێکی گەورەمان دروست کردو لە بۆ شوێنی دانیشتنەوشتەکان کە تۆڵەی ڕەنگە بڵێم چەند بەرامبەری ئەو هەموو نەمامان لێکاتەوە لە گەرمایە کە باوەشی کردەوە بۆ ئەو گەرما و تیسکی خۆرا کە ئۆکسیجینەکەمان لێ تێکەداتەوانێت. بۆیە ئێمە ئیشەکانمان ئەبێ کە ئیشی جوان ئەەکەین ئاگاشمان لە لایەکی تریەوە بێ کە لایەنە خراپەکانشی لەبەر چاو بگرین. 100 جار لەوە گرنگتر کە ئەنێژرێ ئەوەیە کە خزمەت بکرێ و نەشکێنرێتەوە و لە ناو نەبرێ و سیاجەکەی مەزبوط بکرێ و ئاو بدرێ خزمەت کرێ. جا ئەگەر نەمامەگە خزمەت نەکرێ ئەگەر سەوز نەبێگە لە خۆپۆی باش نکات کەواتە هیچمان نەکردووە هەر ناشنەکە کیفاە نییە. تەبەن ئەنفال غەدر بوو غەدرێکی گەورە بوو لە ملەتی کورتکرا زیندە بەساڵکردن و کۆمەڵکوژی و جینۆسایدێکی گەورە و بەتەن خەڵکا کرا. بەڵام ئەگەر ئێمە کۆمەلگامان حکوممان حکومڕانمان عەقڵی بەڕێوەبردنی وڵاتمان هەمان سیستەمی پێشوو و لە هەندی ڕۆوە خراپتریش دووبارە بکاتەوە کەواتە ئێمە تەنها بە ڕووکەشی بۆنەکان ئەەکەینەوە و یادی ئەەکەینەوە و دووبارە یان یادەکان ئەەکەینەوانێ. ئێمە هەڵسان بە نەمانچاندن بە هەڵمەتی نەمانچاندن لەلایەن دەستگای ژیانەوە کە ئەم هەڵمەتە ڕێکخراوە لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ گەنجانی گۆبتەپەدا. ئێستا ئێمە هەڵساین بە چاندنی 110 نەمام وەک ڕەمزێک بۆ شەهیدانی گوندەکەمان و ئینشاءالله لە داهاتووشدا پرۆژەی جوانتر و باشترمان بڕێوەیە بۆ گوندە ئازیزەکەمانەوە. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاوڕێک لەم گوندە بداتەوە وەک ئەوەی کە زەرەرێکی زۆری پێگەشتووە لە کاتی شیمابارانی گوندەکەماندا.